خۆشەویستانی پرۆگرامی دەپرسم سڵاتان لەبێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە پرۆگرامەکەم دێمەوەلاتان. پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە شۆفێران و ئەو بربەستانەی دێنە بەردەم شۆفێران. پرسیارەکانی ئێوە دەبینە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی و وەڵامەکان لە پرۆگرامەکەمدا بۆ ئێوە وەردەگرم. بینەرمان بن. وڵی بەڵێ بە تاکید لەبەر ئیزدیحامێک و قەڵەباڵغێکی زۆر دروست بووە بەهۆی ئەوەی هێما باش نییە لە ڕووی جادەوبانەوە جادەکان زۆر تەسکن لەو ڕوانەوە کۆمەڵە شتێلەوە تاسیرەکە بەڵێ ئاکید بەڵێ لەبەرەوەی چکە جادەکان زۆر تەسکن سارەش زۆرە سارە زۆرە بەڕاستی جادەکان شەرە و جادەی زمانی زووە ینی گۆڕانکاری بۆ نەکراوە بەجددی ینی ئەوە زۆر دەورێکی کاریگەریە بەڵێ ئاکید بەڵێ داواکاشم لەو کەسەی پابندی نابێ هیوادارمەر پابند بن لەبەرەوەی خەڵکی پیادەش زۆرە بە پیاپەڕێتەوە سارەش زۆرە ئەگەر بکرێت هاوکاری خەڵکیش بکرێت نییە نەخێر بۆچی باش نییە؟ بێت تاسە چاڵی من زۆرە پێت وایە ئەوانە بنە هۆی ڕووداوی هاتوچۆ لە ناو شاردا؟ زۆریش زۆر بەیکات حادیسەکان بەوەنەی جادوبانەکانەوەیە سەرچە سپاس بۆ تۆ دەستە خۆش بێت. ئەو ترافیکانی دانراوە بۆ پەڕینەوەی هاتوچۆ پێت وایە شتێکی باشە؟ بەڵێ پێم باشە لەبەر ئەوەی هەنێ جار هاوڵاتی ئەپارێتەوە گە ترافیکەکان نەبێت زۆر حادیسە ڕوئەت. شۆفێرە پابندی ئەو بابەتی؟ بەڵێ. شوێنەکەی پێچۆنە گونجاوە سەر شقامی 6 مەتری؟ بەڵێ گونجاوە لەبەر ئەوەی شۆفێرمان و سایقمان زۆرە لەسەر جادەکان. سپاس ئەزیزەکەم دەستە خۆش بێ. باشی بێ. تۆ پێت وایە بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕێنمانەی کە دەرێکا دەبێت شۆفێران پابندی بن؟ بەڵێ شتێکی زۆر باشە. داواکاریت چییە لە بەڕێوەبەراتی؟ داواکاری وەڵاوان کاری خۆیان کردووە ینی شۆفێران پابندی گەڕای هەساکان باشە باش بەپی زروف و مادەر وا دەرەچێ زۆر سپاس. تۆک شۆفێرێک پامەزی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆبی؟ ئەی تەبان. چی داواکاریەکە هەیە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ کە خەلەلێک هەبێ یان شتێک بێلای تۆ بوو بێتە پرسیار؟ وەڵاهی پرسیارەکە چی هەر جادوبانەکەیە ئەو تاسەیە هەیە ئەو شوێنانەی کە کێشە دروستەکە چاکی کرد و تاو هەر پێت وایە تیژ ڕەویە بێتە هۆی پێکدادانی هاتوچۆ زۆرتر لە بابەتەکانی باڵا 100% شۆفێرە تا لەسەر خۆی دوێ من بێ کارە سات کەمترە بێ. کاریت چییە خۆت با بڵێن ئامۆژگاریت چیە بۆ شۆفێران؟ وەڵی ڕێنمایی یاساکانی هاتوچۆ بکەن و هەتا هەیە دوو هێمن و لەسەر خۆ بن باشترە. سپاس بە تۆ سپاسەکەم. تۆ شۆفێرێک جادۆبانەکانی شاری سلێمانی پێ چۆنە بۆ شۆفێریکردن؟ وەڵی هەندێک شوێنی هەیە باشە هەندێک شوێنیش هەیە بەڕاستی عنی تەواو کە ئەکەویتە تاسەکانەوە واد لێ ئەڵێ نەوەکو دابەزی سەیرێکی ئەڵێ نەوەکو عاتڵیەکم هەبێ ئەوەی هەیە چییە ئەنیەوە تۆ پرسیارە ڕوبەڕووی بەڕێوەبەراتی شارەوانیەکەی تۆ یاخود بەڕێوەبەراتی هاتوچۆ؟ وەڵی هەردووچیان شارەوانی زیاتر ئەبێ بەرپرسیار بێت لەو کارە. ڕۆژی هاتوچۆ بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆ ئێستادا لە چه ئاستێکدا کەمی کردو یاخۆ زیادی کردو؟ لە کاتی ئێستا ئەمە لە مانگی دیین لە کۆتایی مانگی دیین ئێمە عادەتەن وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ساڵانە
دووجار کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەین و ئامار و داتاکان نەخینە بەردەمی ڕاگەاندن و ڕایگەشتی لە کۆتایی مانگی 6 لە کۆتایی ساڵدا لێسەدا سەرقاڵی کۆکردنەوەی داتا و ئامارەکانی تاوەکو لە کۆتایی مانگی 12دا و ئاماری ساڵی 2010 ڕابگەێنین. بەڵام ئەو پێشنیانەی کە ئەکرێ و پێ و ئامارانی کە ڕۆژانە دەسمانەکەوێ ڕووداوەکانی هاتوچۆ بریندار و جێلە دەزای ڕووداوەکانی هاتوچۆ جیاوازیی ئەو توی نەکردو کە لە ئاستی تومۆحی ئێمە بێ و کۆفسران و کارمەندان و پێدراوانی بەڕێبەرایەتی هاتوچۆ و ئەو جیاوازیێنی کە لە ئاستی پێویستا بێت. کاکاروان هۆکارەکانی ئەو حەدەسانە چین کە ڕوئەدەن بۆ نمونە من ئەگەر لە شۆفێرێک بپرسم دەڵێت ڕێگەوبانەکان وەکو پێویست نین یاخود دەڵێت ڕێنمایەکان قورسن جۆرێک بیانۆک دەهێنێتەوە ئێوەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ ئەو ڕێنمایانی کە لەلایەن ئێوە دەرەچێت تا چەند بە پێویستی ئەزانن کە جێبەجەکرێ لەلایەن شۆفێرانەوە. هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو دنیا لە کۆنۆن توێژینەوەکان باز دەچەند هۆکارێکی سەرچیەکەن بۆ هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. یەک لە هۆکارانە خودی مرۆڤ بۆ شۆفێر و پابەند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بە شێوازێکی گشتی. دووەم هۆکاری خراپی هەلومەرجی ڕێگابانەکان ئەکرێم هۆکارە لە هەرێمی کوردستان هۆکارێکی بەهێزتر بێت لە چاو وڵاتانی تردا. هەروەها نەبوون و لە دەزای مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیل هەروەها هەندێک جا خراپی کەشوهەوە. بەڵام هۆکاری پلەیەک هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووی پارێزگای سلێمانی ئەگەڕێتەوە بۆ خودی شۆفێر و ئەگەری مەبگەڕێنەوە بۆ ئامارەکانی ساڵەکانی پێشوو بە پێی ئەو هۆکارانی کە دابەش کراوە لەسەر مرۆڤ و خراپی ڕێگابان و نەبوونی مەرجی توندوتۆڵی خراپی کەشوهاو. یەکەم هۆکاری مرۆڤە و هۆکاری ڕووداوەکان تیژڕەوی بووە لە کۆی 850 ڕوودا و لە ساڵانی ڕابردوو زیاتر لە 430 ڕوودایان بەهۆی تیژڕەوی و پابەندنەبوون بە خێرایی دیاریکراوە سەر شەقام ڕێگابانەکان. واتە یەکەم هۆکاری تیژڕەوی بوو لە ڕابردوودا لە سنووی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی یاخود بڵێن لە سنووی پارێزگای سلێمانی کە هۆکاری سێچی ڕووداوەکانی هاتوچۆ بوو. کاکاروان ڕێگەوبان چ با بڵێن هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ببێتە هۆی ڕوودانی پێدادان؟ هۆکاری پلە دوو لە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ گەڕێتەوە بە خراپی هەلومەرجی ڕێگابانەکان. ئەکرێ بڵێن ئەم هۆکارە لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بەراورد بە وڵاتانی دراوسێ وڵاتانی پێشکەوتوو هۆکارێکی بەهێزتر بێت لە لای ئێمە. واتوانم بڵێم ڕێگابانەکانی سنووی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدان ئێتا ئێستش ڕێگای سەرەکی نێوان پارێزگای سلێمانی دارایی گەرمیان پارێزگای سلێمانی دارایی ڕاپەڕین پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە بەشێکی زۆری ڕێگاکە یەکسایی و دواڕاستن ئەوەی پێویست تابلۆ و هێمای نییە و هێلکایی شەقامەکان نیە سەر ڕایبوونی چاڵوچۆڵی سەر ڕێگابانەکان. واتە توانین بڵین خراپی هەلومەرجی ڕێگابانەکان لە هەرێمی کوردستان هۆکارێکی بەهێزترە بەراورد بە وڵاتانی دراوسێ وڵاتانی پێشکەوتوو. کاروانۆ گەزانین بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی یەکێکە لەو بەڕێبەرایەتیانەی کە ڕێنمایەکان بەرەو زیادبوون ئەبات لە پێناو پاراستنی گیانی شۆفێراندا. یەکێک لە ئەو بابەتانی کە ئێستا گرنگە و لە هاوڵاتیان زۆر باسی لێواکرێت دانانی ترافیکە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان دانراوە. هاوڵاتیان دەڵێن ئەوە شوێنی پردی پەڕینەوەیە. هۆکاری دانانی ترافیک لیا چییە؟ ئایا نابێتە ئەستەم لە بەردەمی شۆفێراندا؟ شۆفێران پێم وابێ کەمێک گلەیان لە بارەیەوە هەیە. ئێمە لە ڕابردوودا لە سنووی پارێزگای سلێمانی ناوشاری سلێمانی چەند پردێکی پەڕینەوەی کارەبایی مندانە کە بەداخەوە بەشێک لەو پردانە بەهۆی کێشەی کارەبا و یاخود بەشێک لە هاوڵاتیان کە بە پێی پێویست ئەم پردی پەڕینەوەیانە بەکار ناهێنن. و بیرمان نەچێت لە ڕابردوودا ئەگەر بگەڕێن بۆ ئامارەکان لە ساڵی 2017دا 128 هاوڵاتی 228 هاوڵاتی لە سنووی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی جیانی دەستداوە 77 هاوڵاتیان پیادەکان واتە بە ڕووتاوی شێلان جیانی دەستداوە. بۆیە پاراستنی مافی پیادەکان ئەرکی سەرشانی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ڕابردوودا چەند پردێکی پەڕینەوەی پیادە دانرا بوو بەڵام ئەمە ئیکتیفای بە پاراستنی گیانی پیادەکان نەکرد. بۆیە بیرکراوەتەوە پرۆژێ تەبان پرۆژەی دانانی سێ ترافیکی پەڕینەوەی پیادەکان پرۆژەی ساڵی 2014 پێش بابڵێن دروستبوونی قێرانی دارایی لە هەرێمی کوردستان 26 سێتی ترافیکی پەڕینەوەی پیادەکان لە شاری سلێمانی دانراوە لەو شوێنانەی کە پردی پەڕینەوەی لێنێ بە شێوازێکی گشتی لەو شوێنانەی کە زۆرترین هاوڵاتیان بە پێ و دراسانی کە لە بەردەست ئێمە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ وەرگیراوە زۆرترین هاوڵاتی شەقام بەکارهێنێ بۆ پەڕینەوە پردی پەڕینەوە ژۆ شوێنێ بوونی نەبووە. بۆیە بەناچاری بۆ پاراستنی گیانی پیادەکان ناچار بن کە ترافیکی پەڕینەوەی پیادەکان دانرێ و ئەمە کارێک نییە کە تەنها لە هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی کرابێت. لە وڵاتانی پێشکەوتوو لە هەموو دنیادا پاراستنی مافی پیادەکان ئەشی سەرشانی شۆفێرەکانە. بۆیە دانای سێتی ترافیکی پەڕینەوەکان دەتوانین بڵێن کارێکی باش بوو پاراستنی گیانی پیادەکان.
ڕاستە لە پارێزگای سلێمانی بەهۆی زۆری ژمارەی ئۆتۆمبیل هەندێک جار لۆد و قەڵەباڵغی دروستە بێ یاخود حاڵەتیانی شۆفێرانی ئێمە پێویست ڕانەهاتوون لەسەرەوەی کە لە ترافیکی پەڕینەوەی پیادەکان هاوکاری پیادەکان بکەن و بە هەمان خێرایی پێشتر کە لەسەری ڕۆشن بە هەمان خێرایی بەردەوامە من بەڵام ئەوە ماوەی چەند مانگێک ئەم سێتی ترافیکی پەڕینانە دانراوە کە تا ئێستاش لە قۆناغی تێستایە بە تەواوەتیان پرۆژەی نام ڕۆبەراتی هاتووە وەرنەگیرا و نەکەوتوتە کارکردن بەڵام هاوڵاتیان پێویستە لە هەموو کاتێکا بە تایبەتی شۆفێران ڕەچاوی پاراستنی مافی پیادەکان بکەن و ڕەچاوی ئەوە بکەن کە ژمارەیەکی زۆر لە ساڵانی ڕابردوو لە پیادەکان بەهۆی ڕووداوی شیران و گیانیان دەزا بۆیە سێت دانانی ئەم سێتی ترافیکانە پێشتر وەکو باسمان کرد چەند پردێکی پەڕینەوەماندا بوو و چەند شوێن و جێگایەکی تر هەبوو کە پێویستی بە شوێنێک هەبوو کە هاوکاری پیادەکان کە بۆی ئەو 26 سێتە ترافیکی پەڕینەوەی پیادە لە ناو شاری سلێمانی دانراوە بەڵام کامێرانی ئەم ترافیکی پەڕینەوەی پیادەکان کامێرەی لەسەر هەر شۆفێرێک هاوکاری پیادە نەکە لە کاتێک کە ڕەنگی سوور بۆ شۆفێر و سەوز بۆ پیادەکان لایم کامێرەوە وێنای گیری و لایم بەڕێوەبەراتی هاتووە سزادێ ئەو پرۆژێ هەرماوە پرۆژێ ئامێری پیدایە بەدەست ئەفسەرەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆیە تەواوی ئەفسەرەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆم ئامێریان پێە وە بەرپرسن لە کاتی داوامی فەرمی لە دەرەوەی داوامی فەرمیواتە لە 24 کاتژمێر لە کاتی بێدیکردنی سەرپێچێک لە سەرپێچەکانی هاتوچۆ سزای شۆفێران بدەن و لە ڕێی کوتەنامەیەکەوە سمسێکەوە نامەیەکە چێ بۆم شوێفێرانە لە ڕێ ئەم نامەوە لە کات و شوێن و بڕ و جۆری ئەو سەرپێچەی کە ئەنجامی دا ئاگادارەکرێتەوە و لە کاتی ئەم هەڵمەتەشدا ئێمە باسمان کردووە لە دوا بەدوای ئەم هەڵمەتە سەرجەم ئامێرەکانی پیدایەکان چالاکەکرێن و هەر شۆفێرێک هەر سەرپێچێک لە سەرپێچەکانی هاتووە ئەنجام داد لە ڕێی ئەفسەرەکانی بەڕێوەبەراتی هاتووە ئەم ئامێریان پێ و کوتەنامەیان بۆچی و ئاگادارەکرێنەوە کات و شوێن و بڕ و جۆری ئەو سەرپێچی کە ئەنجامیان داوە. دو پروژه ئێوەتیوەکو بەڕێوەبەراتی هاتووجۆی سلێمانی بۆ شۆفێران و هاوڵاتیان پرۆژەمان زۆرە ئەگەر باز لە پرۆژەیە اندازەی هاتوچۆکی چەند پرۆژەیەکمان هەیە ئەگەر باز لە ئەو پرۆژەی هەمەتی هۆشیاری کە ئێمە لە کاتی ئێستا پرۆژێکمان ڕاگەاندووە بە ناونیشانی ئامانجمان سزادانتان نییە پرۆژی سەلامەتیتانین پرۆژێکی هۆشیاریە بۆ سەرجەم شۆفێران و هاوڵاتیان و بەکارهێنەرانی شەقام و ئێمە چەند ڕۆژێکمان لە ئەلانکردنی ئەو پرۆژەیە تێپەڕاندووە لە هەژدەی دەستمان پێکرێتەوە هەژدەی 11 کە کۆتا ڕۆژی پرۆژەکەی و ڕۆژی ژیانی قوربانیانی هاتوچۆیەک چەندین چالاکی جۆراجۆرمان ئەنجام داوە لەوانە سەدانیکردنی قوتابخانە و خوێندنگا و ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان سەدانیکردنی بەڕێوەبەراتی ئەوقاف و کاروباری ئاینی کۆبوونەوە لەگەڵ وتاربێژە بەڕێزەکانی مزگەوتەکان تاوەکان ئەوانیش هاوکار و یارمەتی دەرمان بن سوودەرگرتن لە تۆڕە کۆمەڵاتیەکان و بڵاوکردنەوەی هۆشیاری هاتوچۆ و گشتاندن و نووسراوکردن بۆ دامودەستگای حیزبی حکومی و ڕێکخراو و کۆمەڵگاکان کە ئەوانیش هاوکار پشتیوانمان بن بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەراتی هاتوچۆ ئەو بەرنامە تەلەڤیزیۆنانی کە هەمانە کارەکانیان سەرکردنەوە بۆ ڕوونکردنەوەی ئەم پرۆژەی رادیۆی فەرمی بەڕێوەبەراتی هاتوچۆ ترافیک FM ئەنجامدانی سازدانی چاپێککەوتن و لێدوان وەرگرتن لە کەسانی شارەزا پسپۆڕ و ئەکادیمی و شۆفێران و قوربانیانی هاتوچۆ و تەواوی توانەکانمان چڕ کردوێتەوە لەوەی کە لەم مانگەدا هەموو تاکێک هەموو شۆفێرێک هەموو بەکارهێنەرانی شەقامی شاری سلێمانی خۆشەویست لوسنوی بەڕێوەبەراتی هاتوچۆ لەم پرۆژەی بەڕێوەبەراتی هاتوچۆ ئاگادارکرێتەوە ئێمە ئامانجمان ئەوەیە کە یەک مانگمان تەرخان کردووە بۆ هەڵمەتی هۆشیاری بۆ هاوڵاتیان شۆفێران تاکو خۆمان لەو قسێ بە دوور بگرین کە بوتێت کە کاری بەڕێوەبەراتی هاتوچۆ تەنها کۆکردنەوەی داهاتە بۆیە یەک مانگمان تەرخان کردووە بۆ پرۆژەی هۆشیاری هاتوچۆ هەڵبەتە دوای ئەم پرۆژەیەش بەڕێوەبەراتی هاتوچۆ مەفرەزەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆ چالاکترەکرێت ئامێری PDA بەدەست ئەفسەرەکانەوەی کاری پێکرێ گومان بگری هەر کەسێک لەژێ کاریگەری مەیدا شۆفێری کردۆش زیاتر لە ڕژەی یاسای ڕێگە پێدراوەی خوارد بێتەوە پشکنینی بۆکرێ و ڕۆبەڕووی دادگاکرێتەوە و لێ پرسرینەوەکان بە شێوازێکی گشتی لەسەر سەرپێچەکانی هاتوچۆ چالاکترەکرێتەوە چڕترەکرێتەوە و ئێمە لەم مانگەدا تەرکیزمان لەسەر چەند سەرپێچێک لەسەر سەرپێچەکانی هاتوچۆ بۆ دوای ئەم مانگە وەکو باسم کرد مەفرەزەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆ چالاکترەکرێتەوە. دوا پرسیارم ئەوە بێت بیرم نەچێت کاروان لە ئێستادا بەهۆی دانانی کامەرەی چاودێریەوە بۆ شۆفێران تا چەند شۆفێران پابەندی تیژڕەوین. دانانی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی یەکێکە لە کارەکانی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ بە ئامانجی ناچارکردنی شۆفێران بۆ کەمکردنەوەی خێراییەکانیان بە تایبەتی لە ڕێگاوانەکانی دەرەوە بیرمان نەچێت بەشێکی وەکو باسمان کرد پێش سەرەتای قسەکان هۆکاری پلەیەک لە بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستان لە جیهانیشدا دەگەڕێتەوە بۆ تیژڕەوی بۆیە تۆ ناچاری بۆی ناچاری ئەو شۆفێرانە بکەیت کە بە تیژڕەوی و بە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگە پێدا شۆفێریەکرێن خێراکانیان کەمکەنەوە بۆیە لە ڕێی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی ئەم هەنگاوە نراوە بۆی شۆفێران ناچاکرێن خێراکانیان کەم
کەمکەنەوە و ئامانجمان لێ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە دەدانانی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی. هەندێک لە سەرنشینان لە کاتی سەفەردا بە شۆفێرەکە دەڵێن تکایە با درەنگ بگەم لەوەی هەر نەگەم. هیوادارین شۆفێران ئەم ڕستەیە لە بەرچاو بگرن لە پێناو سەلامەتی خۆیان و هاوڵاتیاندا. لێرەدا پرۆگرامی دەپرسم دێتە کۆتایی. هەرشاد و سەرفراز بن.